وەزارەتی دارایی بڕی 7 ملیار و 250 میلیۆن دیناری وەکو پێشینە بۆ قوتابیان تەرخان کرد، بەڵام ئەو پارەی قوتابیانی ڕازی نەکرد بەوەی دەستبەرداری خۆپیشاندانەکانیان بن و جارێکی دیکە قوتابیانی زانکۆ پەیمانگاکانی سلێمانی هاتنەوە سەر شەقام. ئەوان دەڵێن ئێمە نامانەوێت خێرمان پێ بکرێت و داوای مافی خۆمان دەکەین، داوای دەرماڵەمان کردووە، ئەوەی وەزارەتی دارایی بڵاوی کردوتەوە، نەباسی دەرماڵە کراوە، نە چارەسەرکردنی کێشەی بەشە ناوخۆییەکان. ئێمە دوای بڵێنکردنی دەنگی ناڕازی ئێمە حکومەت بە شێوازێکی زۆر ناشرینانە مامەڵی لەگەڵ ئێمەیە کرد. ئێمە قەڵەم بەدەستی ئەم وڵاتین هەرچەنە وڵاتیش نییە ببوورە هەرێمەین بە گازی فڕمێسک ڕژ و لێدان و نازامداری کارەبایی. ئی باشە من چۆن چاوەڕێکەم خەڵکەکە ڕێزم لێ بگرێ کە سەر کردەکەی خۆم سەرۆکەکەی خۆم مەسئولەکەی خۆم بۆ شێوازە تەعاملم لەگەڵاکە. ئێمەی خوێنکار وەرە سێری جزدان و جانتاکان و گیرفامانکە لە سێشت زیاتر هیچمان پێ نییە. جزدانێکی بەتاڵ، موبایلێکی بێوەحدا، جافێکی بێ مڕەکەب، ئیتر بۆ لێمانە ترسن. ئێمە دژمنی ئێوە نین، بەس نازام ئێوە لەوانەیە دژمنی ئێمە بن. حکوومەت بڕەپارێکی زۆر کەمی دابین کردو ئەویش وەکو چیوەکو سەدەقەیەک بە خوێندکاران. ئێمە ڕازی نین بە سەدەقە، ئێمە دەرماڵەمانەوێت و هەنێک دوای ئەوەی کە خۆپیشاندانمان کرد هەنێشتمان بۆ هاتووە کە ئەوش لایەن حیزبەوەیە. ئێمە بەدەستی حیزبەکان ڕازی نین، پێویستە حکوومەت شتێک بۆ ئێمە بکات، شتێکی یەکجارێکی، شتێک کە ئێمە پێی ڕازی بین و ئێمە ئەوان هەر چی بکات بۆتە دەبێت دەرماڵە دابینکە ئەتا ڕۆژ ئێمە دەرماڵەکەمان بۆیێت دەدرێت دەست خوێندکار و ئێمە باوەڕمان بە حکوومەت نییە، پێویستە حکوومەت دەرماڵەکەمان بۆ دابین بکات. وەچەند ساڵە سەرمان سپی نەکردو بە بەلاش 7 ملیاری دابین کردو ئەگەر تەنها بدرێتە دەرماڵەش وەکو ساڵان بڕی پارەکە تەواو نابێت کەمە بێت. ساڵان تەلەبەی داخلی 100,000 وەرەگرنەوە 60,000 بەڵام ئەگەر ئەو 7 ملیار و نیوە دابەشش کرێت تەنها وەکو دەرماڵە بەشی تەلەبە ناکات، بڕەکەی زۆر کەمە بێ. لە کاتێکەوە تەنها بۆ دەرماڵە نەهات وەکو دەرماڵەش دابش ناکرێ بە ناوی ئەوە هاتووە کە پێداویستی مەحەد و زانکۆکانی پێدابین کرێ یارمەتی داخلیەکانی پێ بدرێ اینجا ئەوەی ماوەوە وەکو هاوکاری بدرێتە ئەو تەلەبانەی کە کەم دەرامەتن. بۆ ڕۆژی هەشتەمە لەسەر یەک قوتابیان خۆپیشاندان ئەنجام دەدەن و دەڵێن ئەگەر کێشەکانیان چارەسەر نەکرێت پرۆسەی خوێندن لە سنووری سلێمانی پەکی دەکەوێت. حکومەت بێباکە لە چارەسەرکردنی کێشەی قوتابیان، بەڵام دەڵێن خوێندنی ساڵێکمان بڕوات باشترە لەوەی مافەکانمان لێزەوت بکرێت. هێندە فشار دەکەین تا حکومەت ناچار دەبێت دەرماڵەکان بگەڕێنێتەوە بۆ قوتابیان. داواکاری سەرچێمە دەرماڵەیە، دەرماڵەش وتویانە بڕەپارێک ئەنێرین، بڕەپارەکە بۆ زانکۆ پەیمانگاکان و بەشە ناوخۆیەکان بۆ بەسەر هەموویان دابش کرێ زایدەن ئینجا دەرماڵە، یعنی نیوە بە نیوە تقریبن نیوە بە نیوە ئەم نیوەی کە دێ بۆ زانکۆ پەیمانگاکان و بەشە ناوخۆیەکان باشە، بەڵام ئەمەی تریان دڵنیا بە لەوەی ناگاتە دەست خوێنکار، دڵنیا بە لەوەی ناگاتە دەست خوێنکار یان لە ڕێ هەمووی تەخشان و پەخشان نەکرێت. جایتر بەهەز لەکە بڕوا لە بەهەز شوێنەکە بڕوان نازانین داواکاریشین ئەگەر ئەم بڕەپارەی ئەنێردرێ ئەگەر ئەم بڕەپارەی ئەنێردرێ با لە ڕێگای هیچ حیزبێکەوە بۆمان نەنێرن، با لە ڕێگای هیچ کەسێکەوە هیچ خوێندکارانێکەوە، یعنی ئەم نوێنەرانەی خوێندکاران و چی ئەمانە بۆمانێرێ خوێندکاری خۆپێشاندەر هەڵبژێرێت و خۆی سەرپەرشتی بکات نەوەکە خوێندکاران بیبات. نازام هەموو شتێک بۆتە پارە لێرە، هەموو شتێک ماوەتر خوێندنیشمان لەسەرەکەن بە پارەوت بۆی چینی نەخوێنەوەر زۆر بێ تاوەکو داوای مافی خۆمان نەکەین بەم شازە. وەڵای ئێمە حکومەت نییە، حسابکە حکومەت نییە، تو لە 30 ساڵە ناتوانێت پارەی دەرماڵی خوێندکار دابین بکەی، ئەمە هەر مافی سەرەتایی خۆمانە ناتوانێەوە دابیکە، ئەمە حکومەت نییە، یەک نە کارەبای کارەبا، نە ئاوی ئاوا، نە داخلی داخلیە، نە شتومەکە نە دەرماڵادە، نە هیچ ئەمە لە هیچ وڵاتێکە نەبووە، خزمەتگوزاری هەر نەبوو لە داخلیەکانە. قوتابیان متمانە بە بەڵێنەکانی حکومەت ناکەن، لەبەر ئەوەشە درێژیان بە خۆپیشاندانەکان داوە، ڕایدەگەێنن ئەگەر شتێک هەبێت بە ناوی حکومەت و دامەزراوەکانیەوە ئەوەندەیان بەسەکە کە ماوەی مانگێکە قوتابیان سەرکۆنیان دەکەن و خۆیان کەڕ کردووە و چارەسەری گرفتەکان ناکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.